دوایەوەی کە بڕیاری بە تیرۆریست ناساندنی حیزبوڵا و حوسیەکان لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی بڵاو کرایەوە دواتر دوای دوو کاتژمێر ڕاگەنراو هات و پاشگەزبوونەوە لەم بڕیارە لایەن عێراقەوە نیشاندرا کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە. لەسەر بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سەیف ڕەعەت شارەزای ئەمنی لە بەغداوە لەگەڵما. بەڕێز سەیف سپاس کە لەگەڵ کوردستان 24. سەرەتا با بزانین ئەم بڕیارە بۆچی بڵاو بووە؟ ئایا حکوومەتی عێراق ئاگاداری بڵاوکردنەوەی ئەم بڕیارە نەبوو کە دەڵێت پێداچنەوەی پێدا نەکراوە بە هەڵە بڵاو بۆتەوە؟ ئەمە بۆچی ڕوویدا؟ شكرا لكم على الاستضافة. ايوه سپاس بۆ بانگێشکردنم سڵاو لە ئێوە و تەواوی بینەرانی کوردستان 24 لە بڕوایەدا. بڕیارەکە بڕیارێکی یاساییە، تەواوی بڕیارانەی دەردەکرێن بە گوێرەی یاساکان لەلایەن حکوومەتی عێراقەوە دەردەکرێن بۆ ئەوەی ڕنگدانەوەیەکی یاسایی هەبێ کاتێک لە ڕۆژنامەی وەقایع بڵاو دەکرێتەوە کە فەرمیە ئەو ڕۆژنامەیە بەڵگەنامەیە ڕۆژنامەیەکی فەرمی تەواوی ژیانی حکوومەتی عێراق ناکرێ کەم و کوڕیەک لەو شێوەیە هەبێت کە وەک ئەوەی حکوومەت باسی کرد لەو بڕوایەدام ئەو ڕوونکردنەوانە کە حکوومەت ئاماژەی پێدا یان هەوڵدان بۆ ئەوەی واوێنا بکرێ ئەم بڕیارە هەڵەیەک بووە. ئەمە تەنیا داپۆشینێکی میدیاییە بۆ گۆڕینی ڕایگشتی ئەوەی ڕایگشتی کە لە عێراقەیە لەسەر حیزبوڵڵای لوبنانی و ترسیان لە کاردانەوەی ناوخۆیی و دەرەکی هەبووە لەو حکوومەتێک کە چوارچەوەی هەمانگیدا و بە دیاریکرایش حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بۆی لە دەرەنجامدا بە دەڕوانگەی منەوە ئەمە یەکەم بڕیار نییە، بڕیاری ڕابردووش هەبوونە و تەنیا پێیوەست نییە بۆی کە عێراق حیزبوڵڵا و حوسیەکانی خست بێتە لیستی تیرۆر. ئێمە باس لە پرۆتۆکۆلی دارایی دەکەین. ئەو پرۆتۆکۆلە داراییە عێراق بە نێودەوڵەت بە وڵاتانی دەرەوە دەبەستێتەوە، بە نەتەوە یەکگرتوەکان دەبەستێتەوە و پەیوەستە بەو زانیارانی کە نەتەوە یەکگرتوەکان بڵاوی دەکەنەوە لە خستنە لیستی تیرۆری گروپەکان و میلیشیاکان. چاوەڕێی دەرکردنی ئەم بڕیارە لە عێراق دەکرا بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا کۆمەڵێک میلیشیا حکومی عێراق دەکەن بە تایبەتی و ئەمریکا گوشارێکی زۆری لەسەر چەککردنی میلیشیاکان لە عێراقەیە. چاوەڕێ دەکرا عێراق لەم کاتە ئەم بڕیارە دەربکات بۆ بە تیرۆریست ناساندنی حیزبوڵڵا و حوسیەکانی یەمەن؟ يعني احنا نتكلم ئێمە باس لە ڕێکارێک دەکەین، ڕێکارێک نییە بەوەی کە گروپ بخاتە لیستی تیرۆری و ئەمە ڕێکارێکی دارایی هەروەک پێشتر گوتم. نمونەیەکی نزیکت بۆ دێنم لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەولێر بۆ نمونە دۆسیەی پەکەکە وێڕای فشارەکانی تورکیا لەسەر عێراق، بەڵام عێراق پاکەکەی نەخستە لیستی تیرۆر بەڵکو مامەڵەی لەگەڵ کرد بە شێوەیەکە بە وریاییەوە هەڵسوکەوت لەگەڵکە، واتە زۆر لە نزیکەوە هەڵسوکەوتی لەگەڵ نەکات، مامەڵی لەگەڵ نەکات. بۆی لە دەرەنجامدا حکوومەتی عێراق ناوێت بەڕێز سوودانی ناوێ حوسیەکان و حیزبوڵڵا بخاتە لیستی تیرۆرەوە، بەڵام پابندە وەک ئەوەی پێشتر پابند بۆ بۆەوەی کە ئەو بانکانەی سەر بە گروپی چەکدارین یا خود کەسایەتی عێراقی کە ئەوان گروپی چەکداریان هەیە لە ئەوان کە ناویان لە لیستی تیرۆر بووە یاخود سزایان بەسەر سەپێنراوە، سزای ئابووری بە گوێری ئەو لیستانەی لەلایەنەتەوە یەکگرتوەکان ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بڵاوکرانەتەوە. بۆیە عێراق مامەڵەی لەگەڵ ئەم بڕیارانە کردووە و سەرچاوە داراییەکە یاخود سامانە داراییەکانی ئەو گروپە عێراقیانەی ئەم بڕیارە لەکوێوە دەرچووە؟ ئەگەر بڕیارەکە فەرمی بێت و لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کرا بێتەوە بۆچی دەرچووە؟ و دوو کاتژمێر دوای ئەوە عێراق بۆچی پاشگەز بووە؟ تەنها ڕایگشتی بۆ ئەوەی کە وەکو ئاماژەت پێکرد ڕایگشتی بەم بابەتە بەلا ڕێدا ببن یا بە شێوازێک پاساو بۆ بڕیارەکە بهێننەوە یا لەژێر گوشاردا پاشگەزبوونەوەی خۆی لە ڕاگەنراوێکی فەرمیدا ڕاگەیاند؟ لەو بڕوایەدانیم حکوومەتی
عێراق و بەڕێز سوودانی بتوانن لە هیچ بڕیارێک پاشگەز ببنەوە کە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە دەرکرابێ یاخود لەلایەن ویلایەتە یەکگرتوەکان ئەمریکاوە دەرکرابێ کە کەسایەتی یاخود بانک یاخود ڕێکخراو بخاتە لیستی تیرۆرەوە. بۆیە دۆخەکە بە شێوەیەک دەڕوات لە کۆتاییدا مامەڵە لەگەڵ بانکی ناوەندی جیهانی دەکەن و ئەو بانکە عێراقی کە هەیە مامەڵە لەگەڵ یەدەگی فیدرالی ئەمریکا و بانکی ناوەندی ئەمریکا دەکات. بۆیە حکوومەتی عێراق و بەڕێز سوودانی ناتوانن هیچ بکەن ئەگەر ئاماژەی ئەمریکی یاخود نێودەوڵەتی هەبێت بە سڕکردنی و بنبڕکردنی پارە و سەرچاوەکانی حوسیەکان یاخود کەسایەتی لە نێو عێراق. بۆی ئەوان ناتوانن بەسەرە بڕیارانە پاس بدەن و یاسا نێودەوڵەتیەکان جێبەجێ نەکەن چونکە عێراق سزا دەدرێت، سزای ئابووری بەسەر دەسەپێنرێت و لێکەوتەی دیکەشی دەبێت کە لەوانەیە پێشبینی باشە. بەڕێ سەیف لەناو خۆی عێراقیش کاردانەوەکان سەبارەت بم بابەتە زۆرن. بۆ نمونە بزوتنەوەی نوجەبا دەڵێت کە ئەوەی کە کراوە خەیانەت بووە و حکوومەتێک بەم شێوەیە ناتوانێت عێراق بەڕێو ببات و شایستەی ئەوەیە نییە کە حکمی عێراق بکات لە بەرەوەی بڕیارەکانی یەکلاکەرەوە و پابندکردنین. ئایا ئەمە ئەم کاردانەوانە هەر لەم ئاستەدا ئەمێننەوە یا لە پرسی پێکەنانی حکوومەتی داهاتی عێراق و ئەو ئاڵۆزیە ناوخۆیانەی کە لە عێراقەیە کاریگەری دیکە دروست دەکات و کاردانەوەی دیکەشی لێ دەکەوێتەوە؟ بێ هیچ گومانێک ئەمە ئەمڕۆ پەیوەستە بە پێکێنانی حکوومەت و پێکێنانی حکوومەتی ئایندە بەرەو کوێ دەڕوات. ئەمانە هەمووی پەیوەندیدارن بە ڕێککەوتنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی و پرۆسەی کاندیدکردنی کەسێک بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. بۆیە دەبڕایەدام کەسانێک هەن دەیانەوێت ئەم کارانە ئاڵۆز بکەن بە تایبەتی بەسەر بەڕێز سوودانیەوە. بۆیە لە بڕواایەدا ئەو پەرەسەندنی گرژی لە لایەنی سیاسیەوە بۆ ئەوەیە دوور بخرێتەوە لە خولی دووەمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. ئەمەش دوای ئەو ڕووداوەی دوێنێ شەو کاتێک بەڕێز ترەمپ گوتی سوودانی یەکێک بووە لەو کەسانەی کاندیدی کردووە بۆ خەڵاتی نۆبڵ. لە بڕواایەدا ئەمە وای کرد بەڕێز سوودانی دوور بخرێتەوە لەوەی دووەم خولی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەربگرێت. بۆیە بەشێک لە سەرکردەکانی گروپە چەکدارەکان کە ئەوان باڵی سیاسیان هەیە ئەمڕۆ هەوڵ دەدەن نەخشە ڕێگایەکی نوێ دابڕێژن، کەسایەتی نوێ بێنە پێش بۆ دەستنیشانکردنی سەرۆکێکی نوێی حکوومەت کە لەوانەیە ئەو پێوەرانەی بۆ بگونجێت کە ئەو گروپانە دەستنیشانیان کردووە. بەڵام وێڕای هەمووانەی ڕوویان داوە لە بڕواایەدام حکوومەتی ئایندە لەژێر فشارێکی ڕاستەوخۆی ئەمریکا دەبێت. چونکە ئەمڕۆ گۆڕانکاری لە هاوسەنگیەکانی هێزی نێودەوڵەتی و هەرێماتی هەیە و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بنیاد دەدرێت. بۆیە عێراقیش بەشێکە لەو سیستەمە و عێراق لە ڕاستیدا دەواازەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەوەی کە لە هەمووی گرنگترە نەمانی هەژمونی ئێران و دوورخستنەوەی هەژمونی ئێرانە و سنووردار بکرێت بۆ سنووری خاکی خۆی و بەسەر وڵاتانی دیکەدا. زۆر باشە، سپاس دەکەم بەڕێز سەیفراد شارەزای ئەمنی لە بەغداوە لەگەڵم بووی. زۆر سپاس.